ڕەهەندە ئیکۆلۆژیەکانی فەلسەفەی ڕۆژوو بەشی دووەم. بۆ تێگەیشتن لە قەبارەی ئەم کارەساتە ئەخلاقی و ژینگەیە بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی خۆراکی جیهانی FAO لە ساڵی 2021دا ساڵانە لە عێراق نزیکەی 5 ملیۆن تۆن خۆراک فڕێدەدێت، واتە هەرتاکێک ساڵانە 120 کیلۆگرام خۆراک بەفیڕۆ دەدات و نیوەی بەشە خۆراکی مانگانە دەخرێتە زەبڵدانەوە. لە سەراستی هەرێمی کوردستانیش دۆخەکە هێندەی تراژی دیە. پاشماوەی هەر تاکێک لە هەرێم 4 هێندەی ستانداردی جیهانیە و ڕۆژانە 1 کیلۆ و 200 گرام پاشماوە فڕێدەدات. بەپێی ئاماری وەزارەتی شارەوانیش لە کۆی ئەو 7500 تۆن زەبڵی ڕۆژانە کۆ دەکرێتەوە زیاتر لە نیوەی پاشەڕی خۆراکیە. بۆیە پاراستنی ژینگە لێرەدا بە ئاگاهێنانەوەیەکی ئاینی و ئەخلاقیە لەم تاوانە ژینگەیە و تێگەیشتنە لەوەی زەوی مڵک و کاڵانیە بەڵکو و هاوبەشێک و ئۆرگانێکی سەرەکی ژیانی ئێمەیە. ئەم باڵادەستی مرۆڤ و هەڵپەی سیستەمی سەرمایەداری بۆ خێرایی و کار ئاسانیەکان لەسەر حسابی سروشت قەیرانێکی مەترسیداری دیکەی هێناوتە ئاراوە کە بەکارهێنانی بەلێشایی پلاستیکە. لە بانگی ڕەمەزان و کاتەکانی تریشدا دیاردەی بەکارهێنانی سفرەی پلاستیکی و قاپی سەفەری لە خوانی ماڵ و دابەشکردنە جەماوەریەکاندا دەبێتە چەکێکی کوشندە لە دژی ئاو و خاکی نیشتیمان. کاتێک مرۆڤ لە کاتی بەربانگدا و لە کەمتر لە چرکەیەکدا ئاو لە پەرداغێکی پلاستیکدا دەخواتەوە، واتە بۆ ماوەی 400 ساڵ خاک ژەهراوی دەکات. بەڕێوەکردنی بنەماکانی ژینگە پارێزی لێرەدا پێویستی بە بایکۆتکردن و ئەڵوێستی ئاینی وەخلاقی ژینگەیە، گەڕانەوە بۆ کەروپەلی درێژخایەن و دەستبەرداربوون لەم کەرەستە ژەهراویانە بەشێکی گەورەیە لەو ڕۆژوەی کە خزمەت بە هاوسەنگی زەوی دەکات. هەروە بۆ ئەوەی پەیامی ڕۆژوو کامڵ بێت دەبێت پێداچوونەوەیەکی قۆڵ بە کەلتوری خۆراکماندا بکەین و بیگۆڕین بۆ مامەڵەیەکی 12 مانگە کە دژی وێرانکاری سروشت بوەستێتەوە. فەلسەفەی ڕۆژوو تەنیا دەستبەرداربوون نییە لە پاروێک نان و ئەو، بەڵکو دەسەڵگرتنیشە لە پێشێلکردنی ماف و هاوکات پاراستنی سروشتیشە. لە ڕوانگەی ئیکۆلۆژیەوە کارەساتە کاتێک مرۆڤ 15 کاتژمێر خۆراک ناخواد، بەڵام لە کاتی ڕۆژوشکاندندا سفرەکەی پڕ دەکات لە بەروبوومی پێشسازی مۆدێرنی ئاژەڵداری کە بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی وێرانکردنی دارستانەکان و کەمبوونەوەی یەدەگی ئاو بڵاوکردنەوەی گازە کوشندەکان دادەنرێت. پێگەیشتنی نەفس وا دەخوازێت مرۆڤ ببێت بە دۆستی خاک، نەک بۆ پڕکردنەوەی ژەمێک بێبێزەیانە سروش بخاتە ژێرفشارێکی قورسەوە. گەڕانەوە بۆ خۆراکی سروشتی سادە و خۆماڵی بێڕەوکردنی بەرزی ئەخلاقی ژینگەیە کە ڕێز لە تەواوی بوونەوەرەکانی گەردوون دەگرێت. بێڕەوکردنی ژینگە پارێزی لە مانگی ڕەمەزاندا تەنیا هەڵمەتێکی ڕووکەشانە و مامەڵەیەکی کورتخایە نییە لەگەڵ سروشدا، بەڵکو هەڵوەشاندنەوەی ئەو کلتورە هەزریەیە کە پێی وایە زۆر خۆری و بەکارهێنانی لە ڕادەبەدەر نیشانەی باڵایی و کامڵبوونن. ڕۆژوو لە جەوهرە ئاینی و ژینگەیەکەدا دژە سەرمایەداری و دژە پاوانخوازیە. پێویستە ئەم 30 ڕۆژە بکرێتە قوتابخانەیەک بۆ سڕینەوەی مۆدێلی تاکی بەکاربەر و بێئاگا تا لە شوێنی ئەودا مرۆڤێک سەر هەڵبداتەوە کە دەرک بەوە بکات گەورەترین باڵای ڕۆحی و ڕەوشتی لە دروستکردنەوەی پەیوەندەکانی یەکسان سادە و ئەخلاقیانەدایە لەگەڵ درەخت، خاک، ئاو و تەواوی سروشدا.